هێزە ئەمنیەکان بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەڵمەتی دەست بە سەراگرتنی ئۆتۆمبێلی بێسەرەتا و جامڕەش و چەکی بێمۆڵەتیان دەست پێ کرد. بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی سلێمانی دەڵێت چاوپۆشی لە هیچ کەس ناکەن و بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ دەکرێت. ئەمە فەرمانەکەی بە ئێمەیان و ڕایوەستێنین ڕایوەستێنین هەتا ئەم کارانش بەردەوامی ئەم هێزانە ئەبینێن لەسەر شەقامەکان. چی بێ ئێمە لێ پێچینەوەی لەکەین هەرچی سەر پێچی بێ. ئیتر بۆ خۆتانزان هەڵگرتنی دەمانچەی بێمۆڵەت جامی ڕەش ڕقەمی تەزویر ڕەشکردنی جامەکان هەرچی سەر پێچی بێ ئێمە و هاتوچۆ ئیجراعاتەکەین. لە بەرەوەی زۆر خەڵک تەخیر نەکەین ئەو سیارانەی گومانمان لیان هەیە بۆ نمونێ ئەو سیارە ڕەشەوە تەفتیشەکەن ئەگەر زوومی کامێرەکەتان بخەنە سەری نامانەوەی خەڵک عەزیێت بین ئەوانەی کە سەرپێچیشیان کرد زۆر بەڕێزەوە لەگەڵیان ناجوڵینەوە ڕێنماییە وەسڵیان بۆکەین سەردانی هاتوچۆی پارێزگای سلێمانی بکەن. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کە لە هەڵمەتەکەدا بەشدارە ئاشکرای دەکات ئەوان مەبەستیان نییە سزای شۆفێران بدەن بەڵکو ئەو هەڵمەتانە بۆ هۆشیارکردنەوەیە بۆ ئەوەیە هەر شۆفێرە کێشە لە تۆماری ئۆتۆمبێل و ژمارەکانیدا هەیە ڕێگە دروستەکە هەڵبژێرن و ئەو ڕسومات و باجانە بدەن کە لە سەریانە. ئێمە ئامانجمان سزادان نییە ئامانجمانەوە نییە کە وا لە خەڵک پێی سەرپێچی بکات و لە پڕ بێین بە بڕیارێک دەرکەین و وەبینە سەر شەقامەکان سزایان بدەین نا ئامانجی ئێمە ئەوەیە ئەگەر لە ڕابردوودا ئەگەر کەسێک بە نەشارەزایی لە یاسا نەشارەزایی لە ڕێنماییەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە جۆرێک لە جۆرەکان ئەم سەرپێچیانەی کردبێ ئاگادارمان کردوتەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەڵمەتی ڕاگەیاندنمان کردووە کە ئەمە سەرپێچیە و سزای لەسەرە من لە ڕابردووشدا باسمان لێوە کردووە ئۆتۆمبێلانەی کە هاتوبوون بووم لە ئەمری واقعیا لە هەرێمی کوردستاندا پێشنیارمان کردبوو کە چارەسەر بکرێن بەرامبەر بە بڕێک ڕسومات تۆمار بکرێن ڕەنگە ئەمە چارەسەری بنەڕەتی بێ و لەگەڵ ئەمەدا بۆی ئەم زاهیرەیە دووبارە نەبێتەوە خاڵە سنووریەکان و ناوچەکان ئەوانەی کە هاوسنوورن لەگەڵ خواروی عێراق قاتوم و تۆڵ بکرێ بۆ ئەوەی کە ئۆتۆمبێلانە هاوردەی هەرێمی کوردستان نەکرێتەوە جارێکی تر ئەو گرفتە دروست نەبێت. بەشێک لە شۆفێران دەڵێن ئەوان لەگەڵ ئەوەدان یاسا جێبەجێ بکرێت بەڵام نەک تەنها بۆ هاوڵاتی ئاسایی بەڵکو پێویستە برپرسانی باڵا و ئۆتۆمبیلە جامڕەشەکانیان و سەرپێچە یاساییەکانی ئەوانیش بەدەر نەبێت لەم جۆرە لە هەڵمەتانە ئەو کاتە هەڵمەتەکە جێگەی ستایشی هاوڵاتیان دەبێت. بێگومان ئەگەر بە شێوەیەکی تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێ و سلاح وەرگرتنەوە لە خەڵک و جامڕەش نەبێن هەموو خەڵک پێی خۆشە. زۆر دەستخۆشیان لێغم بەڵام نەک هەر بۆ فەقیرەکە بۆ هەموو کەسێک جامڕەش بۆ کوڕی مەسوول حتا فەقیرە تێگەی نەک بڕۆن ئەمان دوو تەکسی داماویۆک ئێمە پەردەیەک بۆ سێبەر بکەین بۆ خۆمان بێومان لێکەنەوە یان بڕۆن بازە شتیکە بکەن ئەگەر ئەیکەن بە عام بیکەن. گەرچی دیار نییە لەو هەڵمەتەدا چەند ئۆتۆمبیل و چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی بێسەرەتا دەستیان بەسەردا گیراوە بەڵام بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی سلێمانی ڕایگەیان دەست بەسەردەیان چەکی بێمۆڵەت داگیراوە و دواتر ئامارەکانی دەخەنە ڕوو لە ڕۆژانی ئایندەشدا بازگەی کاتی دادەنێن و تا بنبڕکردنی دیاردەکە بەردەوام دەبن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.